دەڵێ چی؟ أنا مرت تقري هەر لێ گەڕێ لێ وەڵاهی سەیرە وەڵاهی سەیرە پوجارای چۆن باشي تاتي كاكا سلامتي تاتي يكوي تاتي باشي بقربان بداك سلامت بیا ڕۆبێ. قربان لە مێژە لێرە دەژی أري والله لە قەدیمەوە والله لا والله لقديمنا ئەتو ئەگە و کاتەی مێردت کار لێرە بووی عليه ربو عرس ويا ما ربا أوم هەلا هەرا لەوێت نا والله أكيد الدنيا تكش بوشيوة هات نسر الشاوي والله آه باشە ئەگە تویان گواستیەوە چیان بۆ کردی والله ده حمشتان لو كذب بس عزير مسكورة وقارة وخزيم وحمشتان لو كذب بس هذا ما نشان هنا نزيرة کوڕاواناڵێ کوڕاواناڵێ تخواکەی خۆش بجەوەکە كمان بو يعني عمر دبابة والله ما تروح هاد بونو أو تقو بابو وڵا شایان دەکەت حتى صوفيا شاكر والدنيا خراب ئەف کەس بە کەس نێ چاوی من پیاوی چاوم مەیکەنە دوو شایی با یەک شایی بێ زۆر باشە پورزارە وجد چاوت لە من بێ زۆر باشە پورزارە چۆن بوو مەسەلەن ئەو کاتەی ئەتوو ژن بەژنە بوو ما يحميني هالدار يقصد وكردي دەگەمەمینێ دەرکوو بە قوڕێ نەگرێتی باشە بۆ وای لێک داڵێنن چا قسەشیان نەدەکردن زۆر باشە ژن بەژنە بووە تو بۆ کاشی أما لو مامي في درابو لۆ مامی قەدیم خۆشتر نەبوو بري والله للآن بري والله ليرك بو. كردي يا خرابون الآن وەڵاتێنیە والله دارو تهونيا ناوەڵات ناخۆشی توێ زۆر باشە ئەمین دەستە خوشکەکەت ماون أري والله ئاگا و لێکە أري والله قالك ما هنا تاق زارك أري والله ده تخشت ما هنا دەچون بۆ سەرکانێ پێکەوە كنا نبركدن عاون دينا لو أنا شيء دەردە دڵیش و پێکەوە دەکردن عليش یاڕەبی لەش ساق بی قربانت بالله یاڕەبی تەمەەن درێژ بی يا رب يعمل باشە چت هەیە ئەتوو لێرە والله تسمع بس كر ما هنا باشە باش ئەتو باس لە قورآن تياو كمان يبديو ربي يسرق اخوي أري والله عشان ما راح ما برا بدال سبيس كرش جما هنا وەڵی خوا لێ نەستێنی کاک کوڕی چاکە ئەمە أري والله بحب كرون أو هونو وهونو إيدي شنو الخز من فرق يعني زۆر باشە ئەتوو زلان بەسر دەشۆی زلان بەسر دەشۆی بدستي خەسالەت نا والله زۆر باشە بەڵام پێویستت بە با ڕازەکە جا ناخۆشی مەکە منداڵی سیلمەی چیەوە زۆر باشە